ساڵتە لێ ببینەرانی کەناڵی ئاسمانی پێیام من عیمرانە میر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ ئێوەی خۆشەویست شاد دەبمەوە بەر لەوەی تەوەری ئەم جارەی بەرنامەکەتان پێ بڵێم حەزەکەم بە گوێی دڵ تۆزێک گوێ بۆ چەند ئاەتێک لە سوورەتی ئالی عیمران بگرین با سەرەتا گوێی لێ بگرین و دوای باسی تەوەرەکەمانەکەین فەرموون لەگەڵ ئێمە گوێی لێ بگرن. كل نفس ذائقة الموت وإنما توفون أجوركم يوم القيامة فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز وما الحياة الدنيا إلا متاع الغرور. بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی گوێویستی بوون چەند ئاەتێک بوو لە قورئانی پیرۆز کە باسی لەوە دەکرد هەمومان ڕۆژێ دادێت و دەمرین. ڕۆژێ دادێ تۆ گەر خاوەن شەهادەی شادەداری یان بێ شەهادەی یان کاسبی هەر کارێکت هەیە دەوڵەمەندی یان هەژاری ڕۆژێ دادێ دەمری. کوردەواری دەڵێ مردن تاکە شتێکە کە بە یەکسانی بەسەر هەمومان دابەش بووە. بۆیە ئەمڕۆ من بە پێویستی دەزانم بچمە نێو هاوڵاتیان و بپرسم بزانین هاوڵاتیان تا چەند مەرگیان بەبیرە ئایا بیریان لەو ڕۆژە کردوتەوە کە دەمرن. بێگومان مردنی هەر کەسێک کۆمەڵی کاریگەری بەسەر ژیانمان بەجێ دێڵێ. ئەمڕۆ دەمهەوێ بپرسم بزانین مردنی کەسە نزیکەکان چ کاریگەریەکی لە هاوڵاتیان کردووە. تاوتوێی تەوەری مەرگ دەکەین. من لە ئەوان دەپرسم و ئێوەش بینەری بەرنامەکەمان بن بەو هیوای ئەو بەرنامەیان ببێتەوەی کە ئێوەش و منیش و هەمومان بیر لە دوا ڕۆژ بکەینەوە و شتێ بۆ دوا ڕۆژمان بنیاد بنین چونکە بێگومان ئەم دنیای کە ئێستاتیاین دنیایەکی کاتیە و ڕۆژێک دادێ کۆتایی پێدێ. هیوام وایە بە گوێی دڵ گوێ بۆ ئەم بەرنامەیە بگرن و ئەم بەرنامەیەم گۆڕانکاری دروست بکە. فەرموون لەگەڵماندا بن با تاوتوێی مەرێک لەگەڵ هاوڵاتیان بکەین. مامە جان قەت بیرت لە مردن کردیتەوە؟ تازە ئێستا بیرم لە مردن دەکردەوە لێرە بوو مردنت بە بیراتەوە؟ وەڵاهی لەبەرەوەی داکو بام ئەم بردیە بیرم لەوا کردەوە ئەمیش دەمرم هەمومان هەر دەمری هەمومان دەمری بەرێ. مامە جان مردنی چ کەسێک زۆر کاریگەری بەسەر ژیانتەوە هەبووە؟ دایکم لە چ ساڵێک دایکە مرد؟ لە 82 هەتا ئێستا شەر کاریگەری لێت کردی؟ ئێستاش هەبە بیرمە هەر یادی دەکەمەوە. مردن شتێکی چۆنە کە دەمری؟ شتێکی زۆر گەورەیە بەزەمە بیری لێ ناکەینەوە. یعنی لەو دنیای گەورەی دەڕۆی دەچێت دەرێن کەس بیری لێ ناکاتەوە. بێدوای خەڵکی هەمە ئێستا مردنی بە بیر بێت؟ وەڵی هەیە بەبیریتی هەیە بەبیری نییە. وەڵام خەڵکی هەمە ئێستا زۆر بوتە مادی و ئەوەندە بە دوای دنیا کەوتووە وەکوێ بڵێ هەر نامری هەر کۆ دەکاتەوە. ئەو شتێ دوینیوە؟ وایە هەیە ینی هەندی هەیە ئەگە هەتا دنیامایە بخوا ینی هەخلاص نابی بەسە تێریش نابی. قەت بیرت لە مردن کردیتەوە؟ وەڵی بێگومان بیرم لێ کردیتەوە. ڕۆژەوە بیر دەکەمەوە کە کەسێک بەکنت دادێت جەنازەیەک بەکنت دادێ کە تەمەشا دەکەیت ئەو جەنازە خۆت دێتە پەرچاوی خودت دەرێ پەشمان دەبێ دەرێ دەگەڕێمەوە کە ئێستا ئامادەی ینی بمری وەکو خۆت؟ ئەمن وەڵی مردن بەدەست خوای گەورەیە بەس حسابە بۆ ئەو دنیای خۆت کردووە ینی لە پاشەوەی کە دەمری حسابە بۆ قیامەتی خۆت کردووە ئیشت بۆ قیامەتی خۆت کردیە؟ وەڵی برای گەورم خۆم و عەمەلەکەی خۆم نوێژەکانمان بە جوان بکەین دولەر جەنابەت دزی نەکەین بوختان بە خەڵکی نەکەین و دایم ساعت نوێژەکان لە مزگەفتێ بکەین و ئادی خودای گەورە لە خۆمە ڕازکەم پێغەمبەر صلی الله علیه و سلم بەداک و با بە قوربانی بووم ئەو لە خۆمە ڕازیکەین و ئیدی خۆم و عەمەلەکەمە. هیچ کەسێک لە ژیانی تۆ مردووە و زۆر کاریگەری بەسەر ژیانی تۆ هەبێت ئەین زۆر تەسیری لێکردی مردنی ئەو کەسەی؟ وڵی هاوڕێکم زۆر هاوڕێکم. چەندە بێ مردووە؟ تقریبان 4 ساعت دەبی. هاوڕێت بوو؟ هاوڕێم بوو پێکەوە گیانمە بە گیانی یەکتری بوو کە بەخۆشم نەمزان خەبەرەکەیان دا من گوتیان هەمەی ڕەحمەتی مرد ئیدی شکرانی خۆم کرد
کاریگەری بەسەر ژیانی تۆ هەبوو زۆر کاری لە ژیانی منە بوو زۆر چ یادگاریەکی خۆشە و هاوڕێت لەگەڵ لە بیر مایە قەت لە بیری ناکەیت وڵی یادگاریمان زۆر ئازار ڕەحمەت لە گۆڕەکەی بی لە مەکتەبە پێکەوە بووین پێکەوە حتا لە یەک تا سەفی شەشی سانەیە پێکەوە بووین ڕاستی کە لێک جایز بووینەوە ئەم بەکار مەشغوڵ بووم ئەوش بەکار مەشغوڵ بوو کەتنە شێ مەکتەبی شەوێ وازمان لێک دیرینە دوایە خوافیکە کۆچی دوایە کردو مردن شوێنی دابڕانە لە هەر شوێنێ بین لە کۆتاییدا هەر هەمومان دەمرین زیوادارم ئەو قسەیە هەموو برایەک هەتا ژیان تا مابی کورە خزمەتی داکتان بکەن داک سەرچاوی ژیان یەک بەخۆم ئێستا ئامادەمە ڕۆی خۆم دڵی خۆم پێشکەش بەداکم بکەم هیوادارم ئەوی داچمایە خزمەت بکە ئەویش داچمایە هەزار ڕەحمەت لە گۆڕەکان دەستی داچ شەیدا ماز دەکەم ئێوەکو گەنجێک ئاوەکو دوو هاوڕێ قەت بیرتان لە مردن کردوتەوە تۆ قەت بیرت لە مردن کردوتەوە چۆن ڕۆژانە بەردەوام بیر لە مردن دەکەینەوە پێویستە مردن شتێک بێ لە بیرمان بێت و بەردەوام خۆمانی بۆ ئامادە بکەین بەڵێ پێویستە ڕۆژانە بیر لە مردن بکەینەوە بۆ ئەوەی یعنی زۆر شتمان بە بیر بێتەوە تۆ قەت بیرت لە مردن کردوتەوە بەدڵنیایەوە چۆنە هیچکات خۆت ئامادە کردو بۆ ڕۆژێک کە دەمری یان ڕۆژێکی چۆنە بێ بەڕای تۆ وڵی نازانم چۆنیان تەواوی هیچ شتەکەت بەبیر نایەتەوە تەواو کە ڕۆشتی بیر لەو ڕۆژە کردوتەوە کە تۆ ئەمری ژیان چوارم دەبێ کێو بۆ ئەگری کێ شین و ڕۆڕۆت بۆەکە چێ لە خەمی تۆدایە قەت بیر لەو ڕۆژە وڵی تەنها ئەگەر ئەوەی بیر لێ بکاتەوە برا یعنی بەڕاستی بە پلەیەک دایەک مناڵەکانت یعنی ئەوانە زیاتر یعنی دەبتە کۆسب لە بەردەمیان بێگومان بەڕای تۆ لە دوای مردن چی بە کەڵکی تۆ دێت عملی چاک کردەوەی باشەکان لە دنیا چت کردبی ئەوانە باشە تۆقەت مردنی کەسێک کاریگەری بەسەر ژیانی تۆ هەبووە تا ئێستا زۆریش مردنی کێو بۆ لەوانە مردنی باوکم مردنی خوشکەکەم مردنی برازایەکم زۆر کاریگەریان لەسرم بوو بەروەی خزمی نزیک بوونیان کەسی نزیک بوون بەڵێ زۆر کاریگەریان لەسرم بوو ئەو ڕۆژەی باوکە مرد ڕۆژێکی چۆن بوو بۆ تۆ بەڕاستی ڕۆژێکی زۆر ناخۆش بوو ئێستا حەزەکەی داوە لە خەڵکی دوعای خێریان بۆ بکە بەڵێ داوا لە هەموو خەڵک دەکەین یعنی لە دوور و لە نزیک یعنی نەک هەر دوعا بۆ باوکم یعنی دوعا بۆ کولی مردێکی بکاتن یعنی ئەوانی لە ژیانە نماون دوعای خێریان بۆ باشە حەزەکەم مردنی باوکە یان مردنی خوشکەکەت چی بە تۆ گوت تۆی فێرە چی کرد وڵی من یعنی فێرە ئەوە کرد مردن هەیە دابڕان هەیە ئەنی کۆمەڵێک لەو شتانە هەیە ینی لە ژیان ئەنی ڕەنگە لێت دوور دەکەوتەوە زۆر ناخۆشە بەڕاستی ئەوانە کە مردنیش شتێکە ینی بە یەکجاری کۆتایی بەو وێنەیە دەینی بە یەکجاری ینی کۆتایی دێتەوە جارێکی دیکە ئەو کەسە نادینیەوە ینی دانیشی لەگەری دوو قسە بکەی یان دانیشی گفتلفتەشی لەگەڕیتەوە کۆتایی پێ ئەوانەی کە خوشکیان مردویانوانەی کە مردنێ کەسێکیان مردویان مردیەکیان لێ مردووە اینجا قەدریە مردووە زان عادەتی ئینسان وایە دەڵێن تا نەمری قەدرە نازانن کورد بە عامە یعنی تا نەمرێ قەدری نازانێت کە مرد ئەوجا قەدری دەزانێ و لە پاشان دەرە خۆزگای یعنی من ئەو کەسە لە ژیانم دڵم ناڕەنجاندا بە بەڵام ئەو کات هیچی ئیسفادەی لێ ئیسفادەی نیە کە ڕۆیش ئیسفادەی نیە تەواو مردنی چ کەسێ زۆر کاریگەری بەسەر ژیانتەوە هەبوو نانکەم بەس نانکەم لەنا هیچ کەسێکی ئەمان نەمردێ شتان لەگەڵ وتێم هاوڕێت ڕاستی دەڵێ ئێمە زندی کوشی مردی پەرستی بۆ ئێمە وای والله میلەتی کورد قەدری ئەو کەسانە نازانێت هەتا مایەوەچی مردیش تازە چی بزانین هاوڵاتیان تا چەند مەرگیان بەبیرە ئایا بیریان لەو ڕۆژە کردوتەوە کە دەمرد مردن لە بۆ هەموو کەسەکە بە عەدالەتە ئەوەی خۆشە مردنی باوکم فێری ئەوەی کردمە کە باوکم کەسێک بەناو خەرچی بەڕاستی ئیشم چاکەی بەڵامە خەڵکی زۆر باش کردووە دەمێ هەوڵدەم جێگاوی بگرم و بە هەر شێوەیە بێت هەتا ژیان تا مابی کورە خزمەتی داکتان بکەن داک سەرچاوی ژیان یەک بەخۆم ئێستا ئامادەمە ڕۆی خۆم
دڵی خۆم پێشکەش بەداکم بکەم کە مردنیش شتێکە عنی بەیەکجاری کۆتایی بەو وێنەیە دەینی بەیەکجاری عنی کۆتایی دێتەوە جارێکی دیکە ئەو کەسە نادینیەوە لەگەر جەنازەک لەگە مردیەک دەچێت سەر قەبران ئەوە ڕۆژێک دادێ یەکە چلەگەرە تو دێ بەردەوامی سەناوزمە هەزری مردن بکات کات و هەزری مردن کرد بەردەوام لەخوا ترسی کە لەخوا ترسیات تطبیقی ڕێمایەکانی دەکەین مردن وەک باس دەکرێت کە تاکە عەدالەتە لەسەر زەوی کە پیادە دەکرێت بەڕاستیەکە بیرە لە مردن کردوتەوە بیرە لەوە کردوتەوە ڕۆژێ دادێت و ئەم ژیانە کۆتایی دێت وڵای بەتاکیت هەمووان دەمرین بەزانی میلەتی ئێمە وەچی مرد ئەو جە قەدری دەگرێت یعنی ئیساوی ئەمە بەس قەدری مردی دەگرێن زندی ناکەین هیچ باشە تۆ لە شخصی خۆ لە ژیانی خۆت قەت بیرت لە مردن کردوتەوە ڕۆژێ دادێت و دەمریت و ڕۆژی کە دەمری ڕۆژێکی چۆنە دەمری چ قیاسکرد هیچ مەزدەقەیم بخۆینە خواریەکە بەتاکیت کەسێف کردنەکاتەوە دەکردن بۆ ڕۆژە گرنگیاننا فعلا ئەو حەدیثەی پێغەمبەری قبل الحساب حاسبوا أنفسكم فعلا ڕەبتی قسەی تو دەکا بەتاکید وێ ئینسان ئەوە پێ بکرێت خواچی گوتیە یعنی خەتە سوورەکان مەبەزێنە هەر ئەوان دێ زیاتر چێ خۆمە هەر ئینسانێک دەبی هەر بمری سنەتی حیاتە هیچ مەجالی تێدا نییە باشە کاری هیچ کەسێک لە تۆ مردووە کە کاریگەری بەسەر ژیانی تۆ هەبێت و تا ئێستاش کاریگەری لێت کرد بێ مردنی ئەو کەسەیە بەخوای ناوەڵە بالعکس یعنی ئیوا بۆ مردووە ئیسراحەتم کردووە وەڵی بەڕاستی وا دەڵێم بۆ یعنی والله مثلا بين على المختصر مثلا بعض الانسان هي سبحان الله يعني عندك فقير هي مثلا لدست في مديك وسديش بيقرا على قبر الدنيا باو كلوها وايا عنواني وفي بيدلين فقيري بدبخت وايا اوي مثلا يعني مردنيان كاس اسودي ببخشي بالتاكيد عندك نعم اواني ضدي فقير اواننا انا ضدي فقير بالتاكيد عندك هسه هما بمردني ظالم دل خوشه بين كاس عندك شتي مثلا عندك ملت هي ظالمك بروح عالمك يسرع عندك كاك واقعي جيانا كاك توقد لجياني خود بيرد لمردن كردوتوا سەرەتا بە خێراتنی کەناڵی پەیامەکەم بەڕاستی کەناڵی خێزانیە بەڕاستی کەناڵێکە ڕەوشتی بەرزە ئێمە شانازی پێواکەین بەڕاستی بیدایەتی بە ئەوە هەر مرنێکە چکە ئەگەر گوێ بدێ ڕەوشتی بەرزە بوو کەوا تاتوو لە مردن مەترسێ خوای گەورە مێرەبان ئەو مردنەی دانایە چۆن ئەو ژینەی دانایە وەش ئەو مردنەی دانایە کە لە دنیا ڕەوشتت بەرز بوو ئیمانت بە خوای گەورە هەبوو ئیمان بە پێغەمبەری سەروەر هەبوو صلی الله عليه وسلم ڕۆژتەکانی ڕۆژانە من لەگەڵ خۆیتم ئەوەل دوای لەگەڵ خەڵکی دیکەیتم ڕۆژانە ئەگەر هەڵسوکەوتت باش بوو ئیدی ئەگەڕێتەوە سەر شەخسەکە ئیدی لە مردن مەترسێ خوای گەورە چکە ئەوەندە بە ڕوعمە چۆن لە ژیان هەوڵ یان ڕوعمت پێ دەکا و دەژێنی و وەڵعاسر ئەوە لە مرنیش قەناعەت کە ئەگەر لای خوات هەبی هیچ مەترسێ ئەوە یعنی بەرژ ئەوەی خۆمە پێ دوای ئامادەکردن لە ئێستاەوە ئامادەکردن بۆ دوای مردنمان پێویستە خۆمان ئامادەکەین نەک پێویستە هەر زەرورە چکە لۆ شخص خۆت قازانجە ئەو دنیای کاتیە لۆ نمونە ئەگەر کابرا هەموو هەولێر هەموو سلێمانی لۆنمان باسی کوردستانی خۆمان دەکەین هەموو هەولێر هەموو سلێمانی هەموو داوەکی ئیمەبی هەر بەجێ دێرین گوێ دەبرای خۆت ئەگەر هیچمان نەبی تەنها نانی ڕۆژانەمان هەبی هەر بەجێ دێری پیرەش لە پێشەمەیە پیری زۆر یعنی دەبێ خۆی لەوامە دەکەین چکە ئەو پیریە مردنێکە لۆنمە ئێستا دوور نەڕۆی داچ خۆم بە هەموو دنیای نادەم پیر بۆ لەسەر جێگایە قەنەعەتکەوە ئیشاعی ویە چار ماری بەڕێوە دەبرد چار مار 5 مار ئێستاش لەسەر جێگای کە تێ مرنێکە بۆ خۆی ئەوە یەک دوو دەربارەی قیامەت کۆتایی نایە ئەو بەشەرە ئاقرا ئەوەی حساب بۆ مردن بکە ئەمن لەوانەیە خراپم ڕۆژانە یعنی نەک برێم مەحت خۆم بکەم و برێم باشم خوا چاکمان بکە بەس ئەو مردنە کۆتاییەکەی مردنی عەفوەن ئاخیرەتیەکەی ژیانە ئێستا لە دنیا مردنە بەس لە ئاخر بڵێ گەنجێک لە ژیانی خۆ مردنی هیچ کەسێک کاریگەری بەسەر ژیانی تۆ هەبووە کەسێک مردووێت و تا ئێستاش لە بیرێ مابێت هەر کاتێک بە بیرە بێتەوە قڕێ پڕگریان بێ دەربارەی خزم و کەسوکاری نێزیکم بە تاکید زۆریش ئەوە یەک دووەم دەربارەی کەسێتێکە لۆ خەڵکی استفادەی هەبی لۆ مجتەمەعی خۆمانی استفادەی هەبی لۆ کۆمەلگای استفادەی هەبی مردنەچی
حامی پێدەرێن باشە مردن چیمان فێرەکە گەر ئێمە باسی مردن بکەین مردن چیمان فێرەکە مردن لە ژیان دەبی هەر شتێکەکەی ئەقر لێوەرگری لە مردن دوانی ینی پێمان ئەڵەیە تۆ هەرچیت هەبووە هەرچی کۆتایی پێدێت ڕۆژێ دادێت ئیتر تەواو بەڵێ هە بە تاکید یعنی ئێسان جێب دەبرا خۆت مەبەستمەوە نییە مەحت خۆمان بکەین کە لۆنمونە لەگەر جەنازەک لەگە مردیەک دەچێت سەر قەبران ئەوە ڕۆژێک دادێ یەکە شلەگەرە تو دێ ئەوە یعنی بەڕاستی ئەوە دەرسەکە نەک لۆ ئێمە لۆ هەموو کەسێک کە ئینسان ژیان خی گەورە مێرەبان جەلە جەلالوه کە ژیانی دروست کردووە مردنەچش دروست کردە ئەو نیعمەتە شتێدایە لەبەرەوەی ئەگەر مردن نەبایە خەڵک جێ بوو لەسەر و کۆی زەویە زۆر سپاسی پێیانەکەم وەکو پێشمەرگێشتش ڕێزم بۆ هەموو پێشمەرگەکان بەڕاستە من دیفاعم لە نیشتمانی خۆمەکەم و شانازی بە پێشمەرگاتی خۆمەکە بەس یەک گلەیشم هەیە ئەگەر دوور لە مردن وەکو سیاسەتی خۆمان وەکو پێشمەرگەی قسەکەم پێم خۆشە هەمومان دەست لە ناو دەست ڕۆژێ ئەمڕۆ چەند شەمە ئەمڕۆ چوارشەمە نەیکەینە پێنجشەم حکومەتێکی ڕێک و پێچی بەڕێز بەهێز بەر لەوەی بمرین با وڵاتی خۆمان با وڵاتیمان خۆمشمان بێ لۆنمونە کۆمەڵی ئیسلامی و یەگرتووی ئیسلامی هەردووکە ئیسلامینە و بزوتنەوەی ئیسلامی هەناوەکانیان ئیسلامیە ئەوان ببنە یەک وەکو ئیسلامی یەکێتی و پارتیش ئینشاءڵڵا بنە یەک حەفیە لۆ ئەو کەسەی لۆ ئەو عیزبەی یعنی فتنەی دروست نەکە حیزبەکان بگەینی تەیەک کورد دەبتە یەک ئەگەر لۆنمونە حیزبەکان یەک نەبوون کورد یەک نییە ئەوەش پێویست ببرێم تۆکو گەنجێک قەت بیرت لە مردن کردیتەوە ئەرێ وەڵڵا داپیرم سووم لێ بوو باپیرم بە هەستوم لێ ئەدی لۆ خۆت قەت بیرت لێ کردۆ لۆ خۆت ئەدیکو ئەوە چی پێنجشەم و ڕۆژی عالفان دێنە سەر و گۆڕی ئاوڕێشێنیان دەکەن سا و گۆڕی خایان دەکەینەوە قابیلە بیر لەوە کردەوە ڕۆژی توش دەچێنەوە گۆڕانەوە ئەرێوەڵڵا زۆرم چۆنە بێت زۆر ڕۆژێکی زۆر مبارەکە ئیسراحەتیش دەکەم لە کۆریە و ژیانش دەبمەوە بەشکەم زۆر بێزارم زۆر لە ژیانی خۆم بێزارم بەس ساهتاکەینێ ژیانێکی وها ببێ سەرێ نانیەوە خینەوە بێ ئیشیە بێ کاساباتیە هەر بمری باشە بێزار بین بەسە ئارەزوو بە مەرگ دەخوازی حەز بە مەرگە ئارەوەڵە حەزم لێ ئێستا بمرم زۆر لە ژیانی خۆم بێزارم زۆر ئارێوەڵە کردووە تۆی گەنجێک بەو تەمەنی گەنجیتەوە ئاوات بە مەرگ بخوازی بۆ خوای قسەی خۆشم دەکەم سابی سێ منداریشم سابی سێ منداڵم کرێچیشم ئێستا حەزم لێ ئێستا لە نازادە سارە لێم بمرم باش ئیسراحەت بکەم لە کۆریە و ژیانەی دەبمەوە ها زۆر بەخوای بێئیشی بێ کەسابەتی هەموو شتە فەرموو ئێستاوە ینی بۆ ئیشت پێ ناکرێ ئیشم پێ دەکرێت بەس کە بازارەکەوان نییە هیچ شەکە نمایە هەر بەس پرسیارە و تۆ دەڕۆ بەخێت فەرمووەتەوە ئەوە شەیەکەمە حەزەکەی تەسویریشکە کەس ناکڕێت ناوەڵە کەس دەست لۆ بەرچ خۆشی نابات ئێستا من هەر لە ژیانی خۆم زۆر بێزارم زۆر هەر بێزارم وەڵای وچی ئێواران دەسمەوە ناو مار مندار خۆم لە عەژمەدان پڕتە دەمە مار مندارەکانی خۆم ئەوە ژیان نیە بەساتە هەموو دەردی بێپارەی دەچیەوە ماڵێ دەرێ ئەوە نییە غاز نییە نەفت نییە کارەبا نییە ئەها کارەبا ڕێسیات ئەها کرێخانیات ئەها نازان مەسرف ئەوە ژیانت خوا ناوە لە بمری باشترە لە کۆرێ ژیانێ دەبیەوە فەرمەوە داپیر و باپیرم وام کەس و کاری داکەم هەموو لێکوانە هەموو مردینە لە ئەسرعەتیان کرد بەڕایەوانی سرعەتیان کرد ئارێوەڵە سرعەتیان کرد ئارێوەڵە ئارێ بەخۆی گەورە ئاسانی ئینشاڵڵا بەتەمای خوای ئینشاڵڵا وەزع باش دەبێت و تۆشتەمەنە درێژ دەبێت و ئەو منداڵانەشی گەورە دەبێن بەتەمای خۆ وەڵا داوکای لە حکوومەت هەرێمی کوردستان دەکەم ئاورش لە فەقیر و هەژاری بداتەوە بەس هاتاکەینێ وەڵا زۆر خەڵک لە خۆی بێزار فەرم بە قورعانانی لایم نییە بخۆم والله تو بلا صاحب سێم دارم کرێچیمە ئەس دەکەی وەرە لە ناو مارێت تەسویرکە بەخۆی ئەوە ژیانی من تێدامە هەتاکەین بەخۆ ئەو هاتە سوورە سەرمانگ دێ ئەو هاتە سوورە کرێک مۆل دەدێ ئەو هاتە سوورە غازمە ئەو دەکەی کارەبانمە ئەوە ژیانەت خوا بەداخەوە بەڕاستی من هەموو ڕۆژە کاتێ بەرنامە کە بەداخەوە گەنجانێکی زۆری وەکو ئەمە دەبینم ینی نازانم بۆ گەنج بێت و ئاوات بە مەرگ بخوازێ ئەگەر زۆرم لە خۆم کرد ئەتوش قسەی دەکەی عەفۆن ماڵی خۆم کاوەڵ کرد دەچێت ژنم هیناوە
گەنجێکی وا ژنمینەوە ماڵی خۆم کاول کرد ینی گەنجان ژن نینە نەمی نابایە باشتر بوو ئەو هەم بەسە نەداات ینی لەبەرەوەی زگت بەوانیش دەسووتی جەرگم لە بوو مندار منداری خۆم دەستێتم بووە ئێستا خێن و مەل دەبی جگان ئەفتە کلۆبینی پارێ غازەکەت پێنەبی پارێ مەستفەچی شیر و عفازەکەت پێ نەبیتن ئەوە ژیانە هەتاکەینی خی گەورە ئاسانی دەکات انشاءالله وەسعەوە حکوومەت دادمرێت و انشاءالله باش دەبێت و هیوات هەبێت و بەردەوام بە لەسەرەوەی شەی دڵنیا بەخوای گەورە ڕزق وەڵڵای ئەمە لە دوای ڕزقی بەردەوامی لە سبێ هەتێ واردێنەوە ناو مارمدا ئێستاوا خۆم کردکەوە دەستمەوە لە سبێ ئیشیا دەستمەوە دەست خۆش بێ بەردەوام بە دڵنیا بە خی گەورە لەوانەیە بە شتێکی بچوشیش بێ ڕزقت بدا بەتەمای خۆشحاڵم کە لەگەڵ بەرنامەکەم بەشدار بوو بینەرانی خۆشەویست من زۆر جارکە لە نێو بازارەکان گوزەرەکەم و سوڕێمەوە بەڕاستی دڵم تون دەبێ بەڕاستی زۆر جار بەشێک لە بەرنامەکانم کاریگەری لەسەر خودی ژیانی خۆشم دەبێ زۆر پێی تێگەچم کاتێ بینم گەنجێکە و ئاوات بە مەرگە خوازێ گەنجێکە و بێکارە وازی لە قوتابخانەیە ناوە لەبەر ئیش هیوام وایە ئەو گەنجانە قەت ئاوات بە مەرگ نەخوازن هیوام وایە ئەم حکوومەتەیە و جارە بە جددی بیر لە گەنج بکاتەوە و دوا ڕۆژی گەنج دیاری بکە ناکرێت و نابێت لە وڵاتێک گەنجان کە بڕبڕی پشتی وڵاتەن ئاوات بە مەرگ و نەبوون بخوازن من کۆمەڵە کەسم بۆ دواندون و بەداخەوە ئەوە ژێکێک بوو لەوانەیە کە بیستان کە ئاوات بمەرگ دەخوازێ تەنها لەبەروەی کە ژیانی ناخۆشە وێمایە تەمەند درێژ بنێەوە لەگەڵم بمێننەوە ڕاوسەرنجی هاوڵاتیانتان زیاتر بۆ دەگوازمەوە فەرموو لەگەڵماندا بن بزانین هاوڵاتیان تا چەند مەرگیان بەبیرە ئایا بیریان لەو ڕۆژە کردوتەوە کە دەمرن مردن لە بۆ هەموو کەسەکە بە عەدالەتە ئەوەی خۆشە مردنی باوکم فێری ئەوەی کردمە کە باوکم کەسێک بە ناو خەرچی وەڕاستی ئیش چاکەی بەڵامە خەڵکی زۆر باش کردووە دەمێ هەوڵدەم جێگاوی بگرمەوە بە هەر شێوەیە بیت هەتا ژیانتان مابی کورە قزمەتی داکتان بکەن داک سەرچاوی ژیان یەک بەخۆم ئێستا ئامادەمە ڕوعی خۆم دڵی خۆم پێشکەش بە داکم بکەم کە مردنیش شتێکە عنی بە یەکجاری کۆتایی بەو وێنەیە دەینی بە یەکجاری عنی کۆتایی دێتەوە جارێکی دیکە ئەو کەسە نادینیەوە لەگەر جەنازەک لەگە مردیەک دەچێ سەر قەبران ئەوە ڕۆژێک دادێ یەکە لەگەرە تو دێ بەردەوامی سەناوزمە هەزری مردن بکات کات و هەزری مردن کرد بەردەوام لەخوا ترسی کە لەخوا ترسیات تطبیقی ڕێمایەکانی دەکەین مردن وەک باس دەکرێت کە تاکە عەدالەتە لەسەر زەوی کە پیادە دەکرێت بەڕاستیەکەی قەت بیرت لە مردن کردوتەوە بیرت لەو ڕۆژە کردوتەوە کە تۆ ئەمری ئەم بیرم کردەوە کە ئەمرم بەس ناترسێ مردن برا گەورەیە زۆریش غەمبار بووم ڕۆژ کاتی باب مردیە کچکە بووم بەس فاما بووم وەختێ داکەم مرد گەورە بووم زۆر غەمبار بووم کاریگەری بەسەر ژیانی تۆ بوو مردنی زۆر فەراغی هێشتەوە ئێستا کەس توانێتەوە فەراغە بکاتەوە ئەبەت نییە نتانێ شووی پڕکەینەوە بەس کاریگەری هەیە دەبی مردن هەبی فکرکەینەوە لە پێشمان خەڵک دەمرن ئەمەش دەمرین لە دوامانش دەمرن چکۆ مردن هەیە مردن لە بۆ هەموو کەسەکە بە عەدالەتە ئەوەی خۆشە باشە تۆ دایک و باوکت مردووە بەلی مردنی دایک و باوک لەو ژیانە چی فێر کردی ینی مردنی ئەوان فێرە چی کردی فێرەوەی کردی کە هەرچەند خۆشی وێ کەسێ لە کۆتایەکە هەر لێت دابڕێت هەدا ئەبڕێ هە ئەمرین هە لەم ژیانە نامینەین تۆ کەسێ مردووە شێت مردووە زۆر کاریگەری بەسەر مام مردنی ئەوان ڕۆژێکی چۆن بوو کاتی ئەوان مردن وڵی وا لە پێش چامەوە ئەچی مردن بەری بیرت لەوە کردوتەوە ڕۆژێکە توش دەمری بەری ڕۆژێکی چۆنە بێ وڵا زۆر خوا داینە ڕۆژێکی باش یعنی پێ وایە داهاتوێکی باشە دەبێت خۆت بۆ ئامادە کردووە بەری دەی ئینشاءڵڵا خی گەورە بە بەهەشتە شادەکە لەگەڕۆمەتی محەممەد ئامین چۆنی دەنگ و باسێت باش عیبنی یاڕەبی هەر باش بی خۆشحاڵم کە لێرە دەتبینەوە تۆ وەکو خۆت لە ژیانی خۆت قەت بیرت لە مردن کردیتەوە وڵای مردن ئیشەشی ناخۆش ناخۆشە ئەرە ناخۆشە قەیاونە مردن ئێکەش ناخۆشە بمریتن ناخۆشە زۆر قەت ئەوەت بە مەرگ خواستووە وڵا خۆشە مردن بۆ کاندامان بەس حکوومەتەکەمە هیچ نییە قەمی کاندامانی نییە بۆ
بۆ کەم ئەندامان مردن خۆشە وڵی ژیانش خۆش نییە بۆ کە ئەندامان خۆش نییە وڵا هیچ بۆ کە ئەندامان نەکراوە حکومت ناخۆشەواڵی بۆ ئێوە ژوا الحەمدولله بۆ خۆمان ئەزمانم مردنەوە کە ئەندامیسمان بۆمان نەکراوە بۆ کە ئەندامان ئینشەڵا بڕیاری باش دراوە ئینشەڵام حکوومەتەی ئەم جارەی دابێ خزمەتێکی باشی ئێوەکە حکومەت خیس خەمی کە ئەندامانی نییە بەس درۆ دەرەسەیە ئەو حکومەتە نەفرەت لە حکومەتی خەمی کە ئەندامانی نییە ئینشەڵا خوای گەورە شیفا عاجلت دەدا ئێستاش تەندروستی زۆر باشە ئینشەڵا ئەو موچەشتە سابێ تۆ وەکو گەنجێک خەت بیرت لە مردن کردوتەوە بە تاچیتەم کەسێک فکر لە مردن دەگاتەوە بەڵام مردن شتێکی زۆر زۆر ناخۆشە و مام کەسێک دەزانین شتێکی ناخۆشە بەڵام ئەو ئیدر بەسەر هەموو مرۆڤێک دادێ ئەو شتا کوڕێگەی هەمومانە گەورە بڵێن گەنجان زۆر ئاوات بە مەرگ دەخوازم بۆ لەبەرچی بەڕای لەبەر ئەوەی زۆربەی گەنجەکان لە ژیانی خۆیان بێزارن بێ ئیشن بێکارن یعنی شتێکی تابەتیان نییە مەسەلەن ژیانێکی خۆشیان لەبەر هەندێک ئاوا بە مردن دەخوازن لەبەر ئەو کێشانەیە ئەگەر نا تۆ خۆت بۆ ڕۆژە ئامادە کردووە کە دەمریت تاکید بەڵێ بەڵام مردن بۆ دووبارەم کردو مردن لە ڕێگەی هەممانە بەڵام مردنە کاتو بمری بەەوەی خۆخوا هەزل بین اینجا نەگەتو بۆ ژیانی خۆت بە هۆی شتێک بکەی هیچ کەیز معنای نەبێت ژیانی خۆت وێرانکە بۆی شتێک هیچ مانای نییە هیچ کەسێک لە ژیانی تۆ مردووە و کاریگەری بەسێ ئێستای ژیانی تۆشەوە بێت تا ئێستا لەبیرە بێت و خەتیش لەبیری نەکەی باوکم مردووە کە خۆشەویستترین کەسم بووە لە ژیانم هەموو ئێستا نزیکەی 20 ساڵە مردووە بەس نزیکەی هەموو ساعات هەموو سەرە دەقانم باوکم لە خەیاڵە لەبەرەوەی ژیانم بڵێ نەڵێ بە باوکت خۆشە دەچێەوە ماڵی باوک لە جێک لە شوێنێک لە خزنا و خزمان ناو بە تاکید پشتوبەرات هەموو کەست باوکتە دایک و باوکت بە تاکید بە دەرەجێک باوکت کامل زۆر زۆر کاریگەری لەم کردە لەبەرەوەی ئێستاش مەسەلەن کە هەندە جاران ڕۆژانە تەماشا ڕسمەکانی دەکەمەوە هەموو کاتێک لە بیرمە عنی لە بیرم نەکردووە 20 ساڵ پێش ئێستا کە بوو تا ئێستاش لە بیرە کردو و کاریگەری بەسەر ژیانی تۆ مابوو حتا ئێستاش هەر لە بیرمە من ناتوانم لە بیری کەم لەبەرەوەی هەموو ژیانی بە عنی خۆشەویستن کەسیم بووە باشە مردنی باوکت چی فێری تۆ کرد مردنی باوکم فێری ئەوەی کردمە کە باوکم کەسێک بە ناو خەرچی بەڕاستی ئیش و چاکەی بەڵامەر خەڵکی زۆر باش کردووە دەمێ هەوڵدەم جێگاوی بگرمەوە بە هەر شێوەیەک بێت معاوەلە دەکەم یعنی جێگەوە لەو ناتوانم جێگای بگرمەوە لەبەوەی مێژەی خۆی تۆمار کردووە ناتوانمەوە شوێنە بکەم بەس معاوەلە دەکەم وەکو یعنی مردنێکە هەموو خەڵکە تا ئێستا بەعسی دەکات ئەو 20 ساڵە مردووە خەڵکەر بە چاکە باس دەکات بەڵام ئەگەر خراپ بای خەڵک باس نەدەکرد هاوڕێکان دەبین وە کابرادێ بە هاوڕێ باوکم بەدێ من ماز دەکات لەبەر خاتری باوکم بۆ دیارە باوکم کەسێکی باش بووە بینانی لە دوای مەرگیشا خەڵکر بە باشە باسمەکە ئێستا ناڵێم باوکم ناڵێ مۆندە ساڵە مردووە خەرک بە بەردەوام باسی دەکات بەردەوام لەسەر زاری خەڵکیە لەبەرەوەی کەسێکی باش بووە تۆ وەکو گەنجێک خەت بیرە لە مردن کردوتەوە بیرە لەوە کردوتەوە ڕۆژێک دادێت ئەمری ئەکید دەبیت ئینسان مردن لە پێش هەموو شتێک دانات مردن لە گلێنی چاو لە پێشتر حسێبی و بەردەوام ئینسان ناوزمە هەزری مردن بکات کات و هەزری مردنت کرد بەردەوام لەخوا ترسی کە لەخوا ترسیات تەطبیقی ڕێنمایەکانی دەکەیت کە لە قورئانی پیرۆز هاتووە و ئینسان دەبیت بەردەوام شتێک بکات کە تو ڕۆژێک داتێت پاداشتی ئەمە وەرلەگرێەوە کە پاداشت چییە تاعاتی خواکەیتر واتە دەبێت خۆمانی بۆ ئامادەکەین لەو کاتێ لەسەر دنیای کە ئەمرین هیچ شتێ بەکەڵکمان دێت دەتوانین ئەو کات عیبادەت بکەین نەخێر نەخێر دەبێت لە دنیا ئەمە شتێک بکەین وەکو چاوە دەڵێن ئەگەر گەنم نەچنی نادووریەوە دەدوریتەوە چ بچێنێ ئەو دەدوریەوە لە دنیا بێ ئەمە خێر و تاعات لە خۆمان بکەین کە ڕۆژێکان لە سەردەمی پێغەمبەری مەسەڵ سەلەم بسلمانێک عەمری خوای کرد چون تەمەشایان کرد تەمەشای کرد کە چوو بۆ مزگەوت تەمەشای کرد کۆمایەک خەڵک لەبەر دەرگانە و لە ژوورنە گوتیان چیاکەن گوت وەڵامە ئەو قەسپەی زۆر ماوە لە خوڵانجێکی دیوارە توی تەمەشای کرد گوتی ئەو کۆما قەسپەی هەموو ئەکەنە خێر ئەگەر خۆی ساغ باە یەک قەسپی لەوە کرد با خێر بەرامبەر هەموو ئەو قەسپانە خێری زیاتر بی کە ئینسان ساغ بێت هینجێ تاعات بکات و عیبادەتی خوا و بکات و لۆ خۆیت تر هەر شتێک دەکەی لۆ فایدی خۆت لە ژیانی خۆت تۆ هیچ کەسێ مردووە و کاریگەری بەسەر ژیانی تۆ هەبوو بێت تا ئێستا شەر بەبیرە مابێت و هەر کاتێ بەبیرە دێتەوە کۆمەڵە یادگاری لەگەڵ بەبیر دێتەوە بۆ نمونە مامم وەکو دێ خاونی ماڵ و خێزان و تر هەموو شتێک بی و بەردەوام لە مزگەوت بی بانگێدا بەس چی بەر لەگەڵ خۆی
بەس خێرەکەی لەگەڵ خۆی کە مرد ینی خێزان بەجێ دەلێن ماڵ بەجێ دەلێن سیارە بیت خانیت ئەو دنیاە هەموو تۆ بێت دەمەتر کفن زیاتر لەگەڵ خۆت نابێت بەتەنیەکەش ئەینەوە لەگەڵ خۆت معنی چه فایدەت ناکات دەبێت ئینسان کەساناڵی کە تا ئێستا بیریان لە مردن نەکردوتەوە واللهی بەو کەسانە دەلێم ڕۆژێک داتێت بمرین جاکات و حسابکە ئەمە ئێستا برێن 100 ساڵ ترات و دەمری ئەمە لە ئێستەوە ترس منی دەگریت و شەو ڕۆژ ئەبی عیبادەتی خوا دەکەم چییە ئینتیزار ئەو ڕۆژ دەکەم بەڵام مردن لە گلێنەی چاڵە پێشترە نعنی حساب ئەوە بکەین کە ئەمە سوبەی دەمرین نێزیکترین کات مردن حازرە لەسەر بە هیچ عمر نییە بە پیری و گەنجاتی نییە بە هیچ شێوەک نییە ئەکەی دەبی ئینسان تاعەتی خوا بکات کە سوبەی دەمری کەسە باتیش لە ماڵ منداڵ خود بکە کات و چ جا نامری کە ڕۆژێکیان پێغەمبەرێمە چوو تەماشایەکەتر کەسێکی بینیوە دارقەسە بدەچین و پیرەمێر چیەکەیتر گوتی ئەمن ئەو دارقەسبە دەچێنم کە من مردم لە دوای من خێری لێ بدێنن بۆ ئەوەشم فایدی قیامەتێتە بێگومان هەموو مرۆڤێک کە خۆی پێ مسلمانە و کە حتا نامسلمانیش ینی یەکەم بیری کە لێ بکاتەوە مردنە بەڕاستیەکە ینی مردن وەک باس دەکرێت کە تاکە عەدالەتە لەسەر زەوی کە پیادە دەکرێت بەڕاستیەکە ینی هەموو کەسێک بە یەکسانی ئەمرێ چ دەوڵەمەندێک چ فەقیرێک ینی چ کەسێکی ینی ئەوە تێ زەنجین یان ئەوە تێ کەسێکی کەم ئەندامیان کەسێکی ساخ هەمومان هەردەم خاوەن شادە و کەسێکی کرێکار جۆرە مردن لەوەیدا یەکسانە ینی بەڕاستی بەسەر هەموماندا کەسمان بیرەوە ناکەنەوە کە نەمرین ینی هەمومان بیرەوە دەکەنەوە کە دەمرین مردن چیمان فێرەکە بەڕای تۆ مردن چ پەیامێکە خۆی هەر شتێکە لەسەر ئەم زەمینە هەیە پەیامێکی هەیە پەیامی مردن بەڕای تۆ چییە؟ ڕاستیەکەی مردن هەرچەندە کارەساتێکی ناخۆشە شتێکی ناخۆشە بەڵام لەگەڵ ئەوشدا کۆمەڵک پەیام هەیە ینی احتیمالی هەموو کۆمەڵاسێک لەڕووی کۆمەڵاسیەوە ینی ئەو تەفاعول و ئەو هاوکاری و ئەو ڕوحق یەکتر قبولکردنە کە ئینسان هەیەتی احتیمال هەیە ئەگەر مردن نەبا ترس لە مردن نەبا نەیبا ینی ینی پەیامی مردن ئەوەیە بەڕاستێک کە هەمومان دەمرین دەکەواتە لە دەبی لەگەر یەکتر باش بین تەفاعولمان لەگەڵ یەکتر هەبی هاوکاریمان لەگەڵ یەکتر هەبی بە بەردەوامی دڵی یەکتر خۆش بکەین دڵ یەکتر نەڕەنجێنین چەند ناخۆشە کەسێک کە بۆ نمونە لەسەر مەرگە داوای گردن ئازادی لە هەموو دەوروبەریەکە ینی ئەو پەیامە کە بەڕاستیەکەی بە باشی و کاردانەوەی باشترین هۆکارە لەوەی کە بە مردنێکی وا بمرین کە دەوروبەرمان مرتاح بکەین باشە تۆ لە ژیانی خۆت هیچ کات کەسێکی ئەزیزە مردووە و کاریگەری بەسەر ژیانی تۆ هەبووە سپاس لە بۆ خوای گەورە احتیمالی هەیە ینی کەسانێک لە دەوروبەرم مردبن بەڵام وەکو کەسی نزیک نەمردووە بەڵام بەردەوام ترسم لە مردنی دایک و باب و خۆشەویستانم هەیە ینی ئەوەی کە من لێ دەترسم لە ژیان ئەوەیە ڕۆژێک ینی زۆر جار بیرم کردێتەوە خوانەکە دایکت بمرێ یان باوکت بمرێ ینی احتیمالی هەیە ئێستا بیر لێ بکەوە کە قبولکردنی زەحمەت بێ بەڵام ئەو کاتیش خوای گەورە احتیمالی هەیە ئەو نەو عەسەبورە بخاتە دڵتەوە کە بتوانی ئارام بگری ئەگەر نا خۆشەویستا ینی مردنی خۆشەویستان زۆر قورسە بزانین هاوڵاتیان تا چەند مەرگیان بە بیرە ئایا بیریان لەو ڕۆژە کردوتەوە کە دەمرن مردن لە بۆ هەموو کەسەکە بە عەدالەتە ئەوەی خۆشە مردنی باوکم فێری ئەوەی کردمە کە باوکم کەسێک بەناو خەرچی بەڕاستی ئیش و چاکەی بەڵامە خەڵکی زۆر باش کردووە دەمێ هەوڵدەم جێگاوی بگرم و بە هەر شێوەیە بیت هەتا ژیانتان مابی کورە خزمەتی داکتان بکەن داک سەرچاوی ژیان یەک بەخۆم ئێستا ئامادەمە ڕوعی خۆم دڵی خۆم پێشکەش بە داکم بکەم کە مردنیش شتێکە عنی بە یەکجاری کۆتایی بەو وێنەیە دەینی بە یەکجاری عنی کۆتایی دێتەوە جارێکی دیکە ئەو کەسە نادینیەوە لەگەر جەنازەک لەگە مردیەک دەچێت سەر قەبران ئەوە ڕۆژێک دادێ یەکەچ لەگەرە تو دێ بەردەوامی سەناوزمە هەزری مردن بکات کات و هەزری مردن کرد بەردەوام لەخوا ترسی کە لەخوا ترسیات تطبیقی ڕێمایەکانی دەکەین مردن وەک باس دەکرێت کە تاکە عەدالەتە لەسەر زەوی کە پیادە دەکرێت بەڕاستیەکەی بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی گوێویستی بوون ڕاوسەرنجی هاوڵاتیان بوو سەر مەرگ دیارە مەرگ لە پێش هەمومانە و هەمومان ڕۆژێک دادێ دەمرین هاوڵاتیان کۆمەڵە ڕووداوی خۆش و ناخۆشیان باس کرد ئەوی سیر بوو یەکێک لەوانە وتی
بەڕاستی بە مردنی هەندێک کەس من دڵخۆش بووم. بێگومان هەمومان لە دەوروبەرمان خەڵک مردووە و کاریگەری ئەو کەسانە بەسەر ژیانی ئێمەوە هەبووە. ئەوە داخەوە بەشێکی زۆری ئەوانەی کە دواندم دایک و باوک دایک یان باوک یان کەسێک لە نزیکانیان کۆچی دوایی کردبووە باسییان لەوە کردەوە کە هیچ کەس ناتوانێت شوێنگرەوەی ئەو کەسانە بێ کە لە ژیان لە دەستیان دەدەن. وە پێویستە ئێمە قەدری یەک بزانین تا لە دنیا ماوین. کوردەواری پندێکی هەیە دەڵێ کورد مردی پەریستی زندی کوژە تا نەمری کەس قەدرە نازانی. بۆیە تا تۆ کە دایکە ماوە کە باوکت ماوە کە خوشک و براکەت ماوە قەدریان بزانە بەر لەوەی لە دەستیان دەی. دیارە گەورەترین پەیامی مردن هەروەکو هاوڵاتیان باسی کرد پەیامی دابڕانە. ڕۆژێ دادێت ئێمە هەر هەمومان دەمرین و لە یەکتردا دەبڕین تا ماوین با ڕیزی یەکتر و خۆشەویستی لە نێو خۆمان بڵاوکەینەوە. من عیمران ئەمیر سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ ئێوەی بینێر خۆشەویستەیە. بەو هیوایم بەرنامەکانم بوو بێتە جێگای ڕەزامەندی ئێوەی ئازیز. بەم ئەندازە گەشتمە کۆتایی ئەڵقەیەم جارێ بەرنامەی پەیامی تۆ تا پەیامێکی تر و تەوەرێکی تر بە ئێوەی خۆشەویست شاد دەمەوە. بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.